لە هەولێرەوە لە گەرمانە. کاک عەبدوڵڵا ئەم کاتەو باش لەسەر ئەم ڕەوشەی ئێستا بە تایبەتی داواکردنی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانە بۆی کە وەزیرەکانی گۆڕان نەچنە وەزارەتەکانیان نەچنە داوامەکانیان و سەرۆکی پەرلەمانیش و پەرلەمانتارانی گۆڕانیش نەچنە پەرلەمان سەرنجیەوە چییە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبانەوە دیارە بەڕاستی ئەو بارودۆخە نوێیی کە ئێستا لە هەرێمی کوردستان هاتۆتە ئاراوە ئەوە بارودۆخێکی چاوەڕوان کراوە بوو هەموو زۆر لە چاودێرانی سیاسی و سیاسەتمەداران و خەڵکی کوردستان ئەو بارودۆخەیان چاوەڕوان دەکرێت لەبەرەوەی ئەو پێنج لایەنە سیاسیە بەڕاستی بە نەفەسێکی زۆر تەسکەوە لەگەڵ یەکتر مامەڵەیان دەکرد. ئێمەش وەکو بزوتنەوەی ئیسلامی ئەمڕۆ هەوڵێکی لەژێر ڕۆژنایی بڕیارێکی مەکتەبی سیاسیمان هەوڵێکی چڕوپڕمان دەست پێ کردووە بۆ نێوەنگیری و مفاوەت دروستکردنی مفاوەزات لە نێوان ئەو لایەنە سیاسیانە هەر بۆ ئەو مەبەستە ئێمە ئەمڕۆ سعات 6 ئێوارە سەردانی بە بارەگای مەکۆی بزوتنەوەی گۆڕانمان کرد لە شاری هەولێر لە ببورن لە شاری سلێمانی و لەگەڵ بەڕێز کاک عومەری سەید عەلی کۆبوونەوەیەکمان کرد و پەیامی خۆمان پێگەیاندن کە پێوی بارودۆخی هەرێمی کوردستان ڕووی لە مەترسیەکی زۆر گەورە کردووە و خەڵکی کوردستان لە بەڕاوچەیەکی زۆر گەورەدایە بۆیە پێویستە هێز و لایەنە سیاسیەکان هەمومان دەرک بەو قۆناغە بکەین لەوە زیاتر بارودۆخەکە تەسعید نەکرێت و خەڵکی کوردستان لەوە زیاتر بەڵێ کاک عەبدوڵڵا سەرنجی بزوتنەوەی گۆڕان چی بوو لەسەر سەردانیەوە ئەو داواییەوە؟ لە ڕاستیدا بزوتنەوەی گۆڕان بە سینگێکی زۆر فراوانەوە ئەو پێشنیازەی ئێمەیان وەرگرت و بەرز نرخاندیان و هیوای سەرکەوتنیان لە هەنگاوەکانی داهاتوومان بۆیان خواستین و بۆ بەیانیش بۆ زانیاری بەڕێستان شاندێکی باڵای مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی کۆ دەبینەوە بۆ ئەو مەبەستەش. لە ڕاستیدا بەداخەوە ئەو پێنج لایەنە سیاسیە هیچ دەرفەتێکیان نەهێشتۆتەوە بۆ خێرخوازان و بۆ خەڵکی نێوانگیر بۆ هەوڵە خەڵک کە لەو نێوەندەدا بتوانانی ڕۆڵێکی ئەرێنی و ڕۆڵێکی ئیداری گەورە بژێڕێت. بەڕاستی ئەمان پێشوازیەکی گەرمیان لە ئێمە کرد و پێشوازی پەیامەکەی ئێمەیان کرد و وتیان ئێمە ئامادەینە بۆ هەر پێشنیاز و هەر پرۆژەیەکی خێرخوازی بۆ لە یەکتر نزیکردنەوەی ئەو لایەنە سیاسیانە بۆی لەوە. بەڵێ کاک عەبدوڵڵا ئەگەر بە کورتی بەڵام لەم شەو لە ئێوارە و ئەم شەو لە لێدوانی بەرپرسەکانی ئەم دوو لایەنە بوو دەستگاکانی ڕاگەاندن حتا بەیاننامەکانیشیان توندیە پێوەدگار بوو هیچ ئاسوویەکی بەدی نەکرا کە کۆبوونەوە لە بینیان ئەنجام بدرێ ئان ڕەوشەکە هێور بکرێتەوە. بەدڵنیاییەوە ئەبێ هەموو ببەخشن هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان و بە تایبەتی ئەو پێنج لایەنە سیاسیە ئەبێ درک بەو بارودۆخە هەستیار و مەترسیدارە بکەن کە ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. ئێمە ئەمڕۆژ لەگەڵ شاندی بزوتنەوەی گۆڕان باسی ئەوەمان کرد کە بە حەقیقات چاوەڕوانی شتێکی چاوەڕوان کراوە مەسەلەی تو ئیدارەی خوانەخواستە مەسەلەی شەڕی ناوخۆ و جارێکی تر دەربەدەربوونی خەڵک ڕژانی خوێنی خەڵک چەندین گەنج لە کەلار لە قەڵازێ لە هەموو شوێنەکان گیانیان سپاردووە و تەنانەت موچەی فەرمانبەران ژیانی خەڵک ئەوڕۆ لە هەموو ڕوویەکەوە کەوتۆتە مەترسیەکی زۆر گەورە. بۆیە بەرپرسیارەتێکی مێژوویی گەورەی ئەکەوێتە سەرشانی ئەو پێنج لایەنە سیاسیە پێویستە بە زووترین کات بگەڕێنەوە سەر لۆژیکی عەقڵ بگەڕێنەوە سەر مەنطیق و دیالۆگ و دانوستان و بە زووترین کات واز بێنن لەو نەفەسە تەسکیە حیزبیەی کە لەگەڵ یەکتری پەیوەندی. بەڵێ عەبدوڵڵا وەرتێ وتەبێژی بزوونەوەی ئیسلامی لە شاری هەولێر